ئاشتیە هەر کەسێک ئەتوانێت بۆ خۆی بۆ قەڵەم و بۆیە هێناومانە. زۆر سمێ دەچوو پێی بەم حەقیقەتە بەری یەساتی هەڵەبجە لە جیاوازترە لەبەرەوەی لای ئێمە مناڵی ون بوو هەیە بەرکەوتی. وڵای ئەمڕۆ 21 ڕۆژی جیهانی ئاشتی دیارە شارەوانی هەڵەبجەش ئەندامی ڕێکخراوی شارەوانەکانی جیهانە بۆ ئاشتی، بۆیە بە ئەرکی خۆمانمانزانی کە ئەمڕۆ پەیامی ئاشتیمان هەبێت لە پایتەختی ئاشتیەوە لە هەڵەبجەی شەهیدەوە کە بەهۆی قوربانیدانیەوە هەڵەبجە بۆ بە سنبولی پایتەختی ئاشتی. لەم ڕۆژەیە پەیامی ئاشتیمان هەبوو بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و هەموو جیهان بەگشتی و هەروەها لەم ڕۆژەشە بەسواسەوە کە نەخۆشخانەی وێستای سپۆنسەری کردین بۆ دابینکردنی خەڵاتی پێویستیەکانی خوێندنگا بۆ مناڵانی وارسی شەهیدی دەشتی داعش. ئەگەر ئەو شەیدانە نەبوونایە ئێستا ئێمە نەمانەتوانی بەم ئارامی و ئاشتیە ژیان گوزەرە بکەین، بۆیە زۆر گرنگە لە هەموو بۆنەکانە بەسەریان بکەینەوە. ئەگەر چی ئێمە چەند خەڵات و ڕێز لێنان و بۆ بکەین هیچ ناگات بە قەرەبووی ئەوەی کە ساتێک ئازیزەکەیان خۆشەویستەکەیان کە باوکیانە بێتەوە ناو خانەوادەکانیان، بەڵام گرنگە هەمیشە لە یادمان بن. کۆتایی هێنان بە شەڕ و ئاژاوە و ناکۆکی و ململانیەکان، چکە بەڕاستی هیچ کەسێک لە شەڕ و ئاژاوە براوە نییە، بەس تەنها بێ ئاشتی و یەکتر قوبوڵکردن دەتوانین خۆمان بسەپێنین.